ئەو پلانەی کە لە 5 ساڵی ڕابردوو دانرابوو بۆ پاراستنی ئاسایشی خۆراک لە تەمەنی کابینەی نوێمدا وەکو خۆی جێبەجێ کراوە. چۆن ئەم پشکنینە بۆ گەرمی جوتیاران ئەنجامەدەن؟ دەبێنە قەلەم سڕی لەوێ ڕقەمەشی لێ دادێنین لەوەیکە ئەو فعسانی لێرەیە نەزانی ئیچ فەلە ئاچیە. وەکو شفێرگەنمەکە بار دەکەین دێنین لێرە تەسمیل دەکەین تقریبا ئەگەر بێنە ژێرە بە 2 ساعات لێرە خلاص دەبین. وەکو ساڵانی ڕابردوو نیە قەڵەباڵغی نابینین بە سایلۆکانەوە هۆکارەکەی چییە؟ کابینەی نۆ جەنابی ڕێزدار کاک مەسعود بارزانی ئێتیمامێکی زۆری بە کەرتی کشت و کاڵدایە. لە تەمەنی ئەم کابینەیە مەسەن چەند سایلۆ دروست کراوە کۆی گشتی سایلۆکان لە هەرێمی کوردستانە چەندە؟ لە ڕوانگەی هەوڵەکە بەردەوامەکانی جەنابی سەرۆکی حکوومەت بۆ کەرتی کشت و کاڵ ئێستا گەشانەوەیکی باش لە ڕووی کشت و کاڵیەوە بەرهەم هاتووە. شاڵم جارێکی تر دەرفەتیەوەمان بۆ ڕەخسا کە بینەوە خزمەتی خەڵکی خۆشەویست و نیشتیمان پەروەری هەڵەبجە بۆ دانانی بەردی بناغەی پرۆژەی سایلۆی هەڵەبجە کە پێویستە لە کاتی خۆی و بە پێی مەرج و پێوەرە نێودەوڵەتیەکان جێبەجێ بکرێت و بخرێتە خزمەتی خەڵک و جوتیارانی ئەم دەڤەرە. دروستکردنی ئەم سایلۆیە بەشێکە لە پلان و بەرنامەکانمان بۆ زیاتر خزمەتکردنی جوتیارانی ئەم دەڤەرە وە گرنگیدان بە کەرتی کشت و کاڵ کە ئەم ناوچەیە لەمڕۆوە زۆر دەوڵەمەندە و بێگومان ئەنجامدانی پرۆژەی کشت و کاڵی و پیشەسازی یان گەشت و گوزاری لەم ناوچەیە سەرەڕای ئەوەی دەبێتە هۆی زیاتر بوژانەوەی ئابووری و جموجۆڵی بازرگانی دەرفەتی کاریش بۆ خەڵکی ئەم ناوچەیە دەستەبەر دەکات. لەم ڕاوە هەرچی لەسەر حکوومەت بێت لە پێناو خزمەتکردنی خەڵکی ئەم پارێزگایە درێغی ناکەین. هیوادارم هەڵەبجە و کوردستان بەگشتی هەمیشە هەر لە گەشانەوە و پێشکەوتن و ئاوەدانی زیاتر دابێت. ئەو پلانەی کە لە 5 ساڵی ڕابردوو دانرابوو بۆ پاراستنی ئاسایشی خۆراک لە تەمەنی کابینەی نوێمدا وەکو خۆی جێبەجێ کراوە. سەرڕای هەموو قەیرانەکان بەڵام حکومەت یاریمی کوردستان بودجەی تەواوی بۆ دروستکردنی سایلۆکان لەسەر جەمشار و شارۆژەکان دروست کردووە. لە سایلۆی قوشتەپەم بە نزیکەی 22 ملیار دینار لەسەر بودجەی حکومەت یاریمی کوردستان تەواو کراوە. ئەمەش وەک پاڵپشتیەک بۆ ئاسایشی خۆراک چونکە بەڵێنێکە لە سەرۆکی حکومەتەوە کە ئەو پێداویستیانەی لە ناوخۆدا بەرهەمە خۆراکیەکان کە زیاد لە خواستی ناوخۆیە هەناردەی دەرەوە دەکات. ئەم ساڵیش جیاواز لە هەموو ساڵەکانی تر بە شێوازێکی سیستەم بەبێ ئەوەی جوتیاران ماندوو بن لە سایلۆکانی هەرێمی کوردستان گەنم لە جوتیاران وەرگیراوە. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامێدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. هەر کاتێک وڵاتێک توانی ئاسایشی خۆراکی پارێزراو بێت ئەوە لە زۆربەی قەیرانەکان بەدوور دەبێت. گەنم باوکی بەرهەمە خۆراکیەکان ئەو بەرهەمەی ساڵ لە دوای ساڵ لە هەرێمی کوردستان ڕوو لە زیادبوونە. پلانی حکومەت بۆ پاراستنی ئاسایشی خۆراک دروستکردنی سایلۆ و پەنکەر و لە هەمان کاتیشدا کڕینەوەی بەرهەمی جوتیاران بووە. کە باسی ئاسایشی خۆراکەکەین پێویستی بە کۆمەڵێ پلاندانانەیە کۆمەڵێ بابەتی تر هەیەکێک لەوانە بابەتی سایلۆکانە کۆگاکردنی بەرهەمی دانەوێڵەی جوتیارانی هەرێمی کوردستانە. لە تەمەنی ئەم کابینەیە مەسەن چەند سایلۆ دروست کراوە کۆی گشتی سایلۆکان لە هەرێمی کوردستانە چەندە؟ هەلو ئاگادارن لە پلانی کارنامەی کابینەی نۆهەمی حکوومەت هەرێمی کوردستان باز لەوە کراوە کە چۆن بتوانین ژێرخانی ئابووری بە گشتی پەرە پێ بدەین بە تایبەت لە بوارەکانی کەرتی کشت و کاڵ و پیشەسازی. چونکە تۆ گەر کەرتی کشت و کاڵ گەشە پێ نەدەی ناتوانین کەرتی پیشەسازی گەشە پێ بدەیت. لەو ڕوانگەیەوە لە ڕوانگەی هەوڵەکە بەردەوامەکانی جەنابی سەرۆکی حکوومەت بۆ کەرتی کشت و کاڵ ئێستا گەشانەوەیکی باش لە ڕووی کشت و کاڵیەوە بەرهەم هاتووە. لە چوارچەوەی ئەو زیادبوونەی کە لە بەرهەمی کشت و کاڵیدا هەیە
پلانی حکوومەتی ژەوەیە چۆن بتوانین شوێنەکانی بەرهێمێنان و پاراستنی ئەو بەرهەمە کشتتوکاڵیانە فراوان بکەین لەو ڕوانگەیەوە لە کابینەی نوێمدا سێ سایلۆ لە کوردستان دروست کراوە ئەم سێ سایلۆ یەکێکیان لە گەرمیانە یەکێکیان لە ڕۆڤایەکیشیان لە قوشتەپەیە جەنابی سەرۆکی حکوومەت بە شێوەی فەرمی سایلۆی قوشتەپەی کردەوە و ئێستا جوتیارە بەڕێزەکانی ئەو سنوورە دەتوانن گەنمەکانیان لەوێ ڕادەست بکەن بەنسبەت ڕۆڤیا و کەلای گرمیانیشەوە ئینشاءڵڵا لە ساڵی ئایندەدا تەواو بوو هەموو شتەکانی میلاکی بۆ دیاری دەکەن لە ساڵی ئایندا ئەوانیش دەست بەکار دەبن بۆ وەرگرتنی گەنمەکە ئێمە لە ئێستا لە کوردستاندا بۆ سێ سایلۆیی کە تەواو بووە 11 سایلۆمان هەیە کاکشێخ ئەم ساڵ حکوومەتی عراقی 700,000 تۆنی بۆ گەنمیێرەمی کوردستان دایکە ئێمە توانای وەرگرتنمان هەیە بەم نۆ سایلۆی کە بەڕێستان باسی کرد لە وەربگیری هەمووی بەتەواوەتی ئێمە ئێستاۆکو باسم کرد شوێنی وەرگرتنی گەنمەکەمان هەیە بەدەر لە کۆگاکان بەدەر لە بنکەرەکانیش و بەنزەکان مەخازنیشمان هەیە کۆگامان هەیە لە هەندێک لە سایلۆکان دروست کراوە دەکرێت ئێمە سوود لەو کۆگایانیشە وەرگرین ئینشاءڵڵا نابێت بە کێشە بۆ وەرگرتنی گەنم لە هیچ شار و شارۆچکەیەکە و بە بەردەوامیش ئێمە دابشکردنی ئارد بەردەوامە ئەو گەنمەی کە هەمانە و ماومانە لە ساڵانی ڕابردوو ئێستا وەری دەگرین و دەینێرینە ئاشەکان داهڕێت و دابەشەکرێت بەسەر هاوڵاتیاندا بەرهەمی جوتیاران بە تایبەتی گەنم ساڵ لە دوای ساڵ زیاد دەکات ئەم زیادەیە هەیە ئێمە پێویستمان بە بازارێکە پێویستمان بۆیە بکەین بە بەرهەمی خۆراکی لەسەر ئەم بابەتە چی کراوە لە پلانمان هەیە و وەزارەتی بازرگانی سایلۆ زیادکەین 5 سایلۆکەیش لە بەرنامەماندانایە کە چۆن بتوانین لە شار و شارۆچکەکان بۆ ئەوی براجوتیارەکان ئەوەندە ماندوو نەبن بەهێنانی گەنمەکان بۆ بە بازارکردن دوای ئەوە پێویستمان بەوەیە کارگەکان ببوژێنەوەنێ لەو بووە لەو ڕوانگەیشەوە وەکو وەزارەتی بازرگانی و پلانی کارنامەی کابینەوە هەم هیچ لەسەرەوە دەکەین چۆن بتوانین کارگەکان ئەو پێداویستیانەی کە هەیە بۆیان جێبەجێ بکەین ئاسانکاریان بۆ بکەین پێویستە ئەو کاڵایانەی ئەو بەرهەمانەی کە لە کشتتوکاڵ بەرهەم دەێنرێ بە پیشەسازی بکرێت و هەندێکیشی بە بازار دەکەی بۆ دەرەوە لەو ڕوانگەیەشەوە جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرور درێغی نەکردووە لە هەموو دانیشتەکان و سەردانەکانی بۆ وڵاتان تاکیدی لەوە کردوێتەوە لەگەڵ کۆنسوڵ و لەگەڵ وڵاتانە کە ئێمە کاڵاکانمان بەرهەمەکەمان بەرهەمێکە لە ڕووی کوالیتیەوە لە ڕووی بەهێزی توانای گەشەی بەرهەمەکانیەوە وایە کە دەتوانرێت ئیسفادی لێ بکرێت ئێمە بەرهەمی وشکەی خواردەمەنیمان هەیە مەسەلەن یەک دوو شوێن لە کەرتی تایبەت لە هەرێمی کوردستان خەریکی ئەمە چۆنەڵی کاریگەری کردوتە سەر کەمکردنەوەی بەرهەمە خۆراکیەکان لە دەرەوە بۆ هەرێمی کوردستان ئێمە پێویستمان بە هۆشیاری ئابووری هەیە بەڕاستی چونکە ئێستا خەڵکی ئێمە تا ئێستا هەر تەرکیزی لەسەر بەرهەمەکانی دەرەوە کردووە کاریگەری نازان کاریگەری ئەو بەرهەمە دەرەکیانە هەندێک جار موادی حافزەی تێدا ڕەنگە زیانی تەندروستی دروستکە بەڵام بەرهەمە خۆماڵەکانی خۆمان لە ڕووی کوالیتیەوە لە ڕووی تەندروستیەوە چونکە موادی حافزەی تێدا نیە یەکێکە نەو بەرهەمانە کە بە ئاسانی و بە ئاسوودەیی دەتوانی بیخۆی لە تەمەنی کابینەی نوێمە بابەتێکە بوو زۆر ینی پێداگیری لەسەر دەکرا پاراستنی ئاسایشی خۆراک دڵنیایی لە ئاسایشی خۆراک ئەمە هاتۆتە دی ئەمە هەیە لە هەرێمی کوردستان کار لەسەر ئەمە کراوە جێدەستەکانی دیارن بە دڵنیاییەوە لە کابینەی نوێمدا بە تایبەت ئێستا ئێمە ئیش لەسەرەوە دەکەین چونکە ئێمە هەروەکوتم ناکرێت تا سەر چاوەڕێی بەغدا بکەین چاوەڕێی وڵاتانی دراوسێ بکەین کاڵامان بۆ بێنێ یەکەم پێویستە ئێمە کشتتوکاڵ گەشە پێ بدەین لایانی کشتتوکاڵی دوم لایانی پیشسازی گەشە پێ بدەین ئەمە وەکو بنەما بۆ ژێرخانی ئابووری و ئاسایشی خۆراک سێم کۆگای ستاندارد و مۆدێرن دروستکەین بۆ هەڵگرتنی ئەو کاڵا و خۆراکانی کە هەمانە بۆ ماوەیەکی زۆر کە بتوانێت بمێنێتەوە لانی کەم دەبێت ئێمە بتوانین بۆ ماوەی 6 مانگ کۆگاکردنی کاڵامان هەبێ لە تەمەنیم کابینەیە کارگەی بەرهەمە خۆراکیەکان زیادی کردو لە نووسان بەڵێ بە تاکید زیادی کردووە ڕۆژ لە دوای ڕۆژ ئێستا داواکاری لەسەر دروستکردنی بە کارگەی بەرهەمی خۆماڵی زیادەکە و تەرجیعش بووە ئێستا شێوازێکی مۆدێرن هاتوۆتە پێشەوە بەوەی کە خاوەن کۆمپانیاکان خاوەن کارگەکان دێن عقد لەگەڵ جوتیارەکان دەکەن هەندێک لە جوتیارەکانی ناوچەکان دێن ئەو بەرهەمەی پێش ئەوەی بەرهەم بهێنرێت ئامادەن عقدێکی لەگەڵ بکەن ئەو بەرهەمی لێوەربگرنەوە گەنم بابەتێکی مرکزی لە حکوومەتی عراقی وەزارەتی بازرگانیەوە دەکڕێتەوە لە ساڵانی ڕابردووە پلانی حکوومەت بووکە ئەو گەنمەی زیادە لە جوتیاران دەکڕێتەوە لە ڕێگەی کەرتی تایبەتەوە ئەمە چیتان کردو ئێوە وەزارەتێکی پەیوەندیدارن بەم بابەتەوە بەڵێ ئێمە جارێ ئێستا تقریبان تا ئێستا زیاتر لە 240,000 تن گەنم وەرگیراوە لە ئەم ساڵ کە پێویستە 700,000 تن وەرگین کاتمان ماوە بۆ وەرگرتن انشاءالله لە کاتی خۆیان ئەو 700,000ەکە وەردەگیرێ ئێمە ئەو کاتە بە تاکید نایڵین جوتیارەکان زیانمەند بن لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان چ عێراق چ کەرتەکە کۆمپانیەکانی کەرتی تایبەت قسە دەکرێت بۆ وەرگرتنەوەی ئەو گەنمە زیادەی کە هەیە
سایلۆکانی هەرێمی کوردستان، سایلۆی هەولێر، سایلۆی هەولێر قوشتەپە، سایلۆی سلەیمانی پیرەمەگرون، سایلۆی سلەیمانی چەمچەماڵ، سایلۆی ڕۆڤیا، سایلۆی شێخان، سایلۆی زاخۆ، سایلۆی فایدە، سایلۆی ڕاپەڕین، سایلۆی سەید سادق. ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو حکومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای وەزارەتی کشتوکاڵ و وەزارەتی بازرگانیەوە وەرگرتنی گەنم بە سیستەم کراوە و واتە لە کەمترین ماوەدا جوتیاران گەنمی خۆیان ڕادەستی سایلۆکان دەکەن. کاک ئیسماعیل دەبینین ئەم ساڵ وەکو ساڵانی ڕابردوو نیە قەڵەباڵغی نبینین بە سایلۆکانەوە. هۆکارەکەی چییە؟ ڕێکتان خستۆتەوە یا گەنم کەمتر دێتە سایلۆکان؟ گەنم هیچ فەرقێکی نەکرد لەگە ساڵانی ڕابردوو، احتیمالە زۆر زیاتری لە ساڵانی ڕابردوو، بەڵام پرۆسەکەمان گۆڕیوە. چەند ساڵانە سیارە بەخۆی داهاتە پێش سایلۆیەکان هەردەستان بە ناونووسینی ئۆتۆمبیلەکان و داخلیان دەکردین. ئەوەش مەشاکلی بەڕاستی بۆمە بۆ جوتیاران دروست دەکرد. بەڵام ئەم سار تەنسیقێکمان کرد لەگەر کۆبەی کشتوکاڵی لەوێن دەرە سیارەکانمان بۆ بنووسن و ڕەوانی سایلۆیەکانی کەن و ئێمە ژوەریانگرین. ئێمە لە سایلۆی قوشتەپەین دەبینین خودی سەرۆکی حکومەت ئێرەی کردەوە، افتتاحی کرد. ئەمە چه گرنگێکی هەیە؟ ئەمە گرنگێکی زۆرە بۆ زووتیرانی ئەم دەڤەرە و پاڵپشتێکی زۆرە بەکەرتی کشتوکاڵی. بەڕاستی زۆر باشە لە بۆ ئەو دەڤەری کە لە چاردەورەی ئەو سایلۆنە ئاسانکاریان بۆ دروست دەکات. سایلۆکە لە چەند بەش پێگاتووە؟ چۆنە بە چ سیستەم و بە چ شێوازەکاری لەسەر کراوە؟ سایلۆیەکە بەڕاستی لە 11 بەش پێک هاتووە. لە ئێستا ئەلاماتەوە دەست پێ دەکات، موختەبەرە، میزانە، هونەریە، ئیدارەیە، تاقیگەیە، زاتیە، تەدقیقە، کوتبی زراعیە، کۆمپیوتەرە، ئامارە، حیساباتە، لەو بەشانە پێک هاتووە. توانای وەرگرتنی گەنمی چەند کۆگا پێک دێت؟ سایلۆی قوشتەپەی تاقەی 40,000 تەنە لە 16 مەخزن پێک هاتووە. هەر مەخزەنی 2500 تەنی دەگری. ئەم ساڵ پرۆسەکە مەسەل ئەگەر جوتیارە گەنمەکەی خۆی بێنێت بە پشکنین و بە ڕادەستکردنی لە سایلۆکە چەندی پێدەچێ ماوەکەی؟ ماوەکەی ئەو ڕۆژی لە زراعی دێ بیدایەتی کتابەکەی خۆی دێنی، زەدووە لە چێڕوانی سایلۆی دەکا، دوای کتابەکەی خۆی دینی تەسلیم دەکا. ئەمە تەدقیق کتابەکەی بدەن ئایا ناوی هەیە یان ناوینە لە کۆمپیوتەری لەو سیدیەی کە بەغدا تەزدیقی کردیە. کاگە ناوی دروست بێ ئێمەش تەزدیق دەکەین، تاقی بۆ دروست دەکەن و دەهینە ژێر و بە زووترین کات. هیچ کێشەیەک نییە حکومەت هێرێمی کوردستان پاڵپشتیتانەکەن؟ ئەلحەمدوللا کابینەی نۆ و جەنابی ڕێزدار کاک مەسعود بارزانی ئێتیمامێکی زۆری بە کەرتی کشتوکاڵدایە. دروستکردنی سایلۆ لە هەرێمی کوردستان لە تەمەنی کابینەی نۆیەم. سایلۆی ڕۆڤیا تەواو کراوە، سایلۆی گەرمیان تەواو کراوە، سایلۆی هەولێر قوشتەپە تەواو کراوە و گەنم وەردەگرێت. سایلۆی هەڵەبجە لە ژێر دروستکردندایە. توانای وەرگرتنی سایلۆکان بۆ گەنم بۆ هەر سایلۆیەک 40,000 تۆنە. سەرەڕای هەموو قەیرانەکان بەڵام گرنگیدان بە بەرهەمی ناوخۆیی یەکێک بوو لە کارە هەرە لە پێشینەکانی سەرۆکوەزیران کە لە تەمەنی کابینەی نوێمدا بەردی بناغی 4 سایلۆی داناوە و هەر خۆشی لە نزیکەوە هەر جارە و لە ناوچەیەکی هەرێمی کوردستان چاودێری و پاڵپشتی بەرهەمی ناوخۆیی هەرێمی کوردستانی دەکرد. سایلۆکان بە باشترین شێواز و کوالەتی بەرز دروست کراون و تەواوی ئامێر و تاقیگەی پێشکەوتووی بۆ دابین کراوە. ئەو ساڵ بۆ پشکنینی گەنمەکە مەسەرەن لە سایلۆی قوشتەپە چ جیاوازیکێ لەگەڵ ساڵانی ڕابردووە؟ چۆن ئەم پشکنینە بۆ گەنمی جوتیاران ئەنجامەدەن؟ ئەو ئێستا کە ئەو فەلاعانێک کە دێنە ژۆرێ کان ئاسانیان زۆر بە تەواوەتی لۆکرایە لە وەرەقەی زراعیان لە زراعی لۆ دەکرێت. کێشانوانە بووستڕەکە لە سایلۆی دەکرا. بەس ئێستا بەو شێوەیە زۆر ئاسان بووە لە بۆ فەلاعەکان. پشکنینەکانتان چۆنە؟ چ جۆرە پشکنینەکەکە؟ پشکنینمان کە دێتە ژۆرێ فاسەکەی لۆ دەکەین، چ دەرچوو ئەو های لۆ دەنووسین. بەس گەنمی ئەو ساڵ تۆزێک مەشاکلی هەیە، مەشاکلەکەشی لە گەنمەکە کە بەو ئاخیرێ باران و هەوری لێدا بارانەکە لە جێگای خۆی نەبوو، لە وەختی خۆی نەبوو،
گەرمەکەی تۆزێک سەرەکەی ڕەش کردیە ئەوەش تعلیماتەکە لە بەغدایە لە 103 حەقی خۆیتی خەسم دەکرێت لەوەی زیاتر بی لە بۆ دەرەوە دەستە دەرێ ڕەفز دەکرێت. چۆن پشکنینەکان ئەنجامەدەن بە چەند قۆناغ؟ بە چەند قۆناغ کە دێتە ژۆرە بیدایەتی لە سەحبی نمونەی لێوەردەگرین 3 کیلۆ تا 4 کیلۆ لێوەردەگرین پاشان دەیبێنە قەڵەم سڕی لەوێ ڕقەمە کیلۆ دادێنین لەوەیکە ئەو فعسانی لێرەیە نەزانی ئیچ فەلاعچیە پاشان کە هاتە ژۆرە بیدایەتی هێرنجی لۆ دەکەن هێرنجی ئەسپێ بزان ئایا ئەسپەی تێدایە یانە ئەگەر ئەسپەی تێدا بوو ئەوە ڕەوانی دەرێ دەکەی ڕەفز دەکرێت بەڵام ئەگەر ئەسپەی تێدا نەبوو پشکنینی خۆی بە کاملی لۆی دەکەین بیدایەتی چ دەکەین تەقسیم دەکەین کە تەقسیممان کرد 100 غرامی لێوەردەگرین لەو 3 کیلۆ 4 کیلۆ لەو 100 غرامەی هێرنجی لێ دەدەینەوە چی لێ دەردەینی شەوائبی لێ دەدەینی شکانەکەی لێ دەردەینی و هەروە ئەگەر زیوانی تێدا بوو کورچی تێدا بوو ئەوانە هەر کەسە تعلیماتی خۆی لە بەغدا لە سەیتەرەی نەوعی بەغدای لۆماندێکە شەوائب چەند بی ڕتوبەت چەند بی وەزن نەوعی چەند بی هەر کەسە بە جێرەی خۆی چەند دەرچوو ئەوەندەی لێ دەنووسی. باشە ئەم پشکنیانەی کە بەڕێستان باسی کرد ماوەکەی چەندە؟ ماوەکەی تەقریبەن 10 خولەکی دەخایەنی. ئەم ساڵ ڕەفزمان زۆرە یا باشە بەڵێ ئەم ساڵ لە چاوپار باشترە ینی تۆزێک ئەوەترە لەبەر ئەوەی نارێم ئەو هەور ئەوەیە بڕێک زیادی کردیە گەنە گەرمەکان وەسەتە. هیچ کێشەیەکتان نییە لەگەڵ هێنانی ئەو گەرمی جوتیارانی کە دەیهێنە سایلۆکە تەسلیمی دەکەن؟ نەخێر هیچ کێشە نیە. هیچ ڕێنمایەکتان نییانی بیدەن بە جوتیاران باشە بۆکو خۆی دەیهێن؟ ڕێمانەکە ئەوەیە ئەگەر بزانی گەرمەکەی خاوێن نییە بەخۆی دەتوانی هەباشە بکە خاوین کاتەوە بەخۆی فەلا دەزانی گەرمەکەی پیسەیان نە ئەگەر پیسبی دەتوانی هەباشە بکە لەویش باشترە هەم لە فاسەکانیشمان باشترە. بودجەی تەرخانکراو بۆ سایلۆ و پەنکار لە هەرێمی کوردستاندا سایلۆی هەولێر قوشتەپا سایلۆی ڕۆڤیا سایلۆی گەرمیان سایلۆی هەڵەبجە پەنکەری وەرگرتنی گەنم هەڵەبجە ئیدارەی گەرمیان تێچووی هەر سایلۆیەک لە نێوان 22 بۆ 27 ملیار دینارە بەهۆی سیستەم و ڕێخستنەوەی سەرجەم بەشەکانی سایلۆ و دامەزرانی کارمەندی پێویست کاراسانی تەواو کراوە بۆ جوتیاران و شۆفێران لە سەرجەم سایلۆکان لە هەرێمی کوردستاندا بۆ ئەوەی لە کەمترین ماوەدا بەرهەمەکانی خۆیان ڕادەستی سایلۆکان بکەن. لەخوای بە زیادبی ئەو ساگەنم بەهام باش بووە لەخوای بە زیادبی لە چاو ساڵی پات باشتر بووە زیادی کردووە پاد 700 کیلۆ 600 کیلۆی دەکرێت ئەو سا تقریبان تەنی تێپەڕاندووە بن تەنە باشترە لەخوا بە زیاد بێ وەگرتنەکەشی باشە بە سیستەمە بە سڕێ و وەگرتنەکەی باشە لەخوای بە زیاد بێ. ئەو ساڕۆک و پارسار نییە ئەو سار یعنی فەلاع دەتوانێت لێ خۆی لە زراعی سڕەکەی دابنێ وەکو ناوی هات ئێرە سایلۆ ئێمەش وەکو شفێرگەنمەکە بار دەکەین دێنین لێرە تەسمیل دەکەین تقریبا ئەگەر بێنە ژۆرە بە 2 ساعات لێرە خلاص دەبین. جیا لەمانە لە تەمەنی کابینەی نوێمدا لە ڕێگای کەرتی تایبەتەوە هەم سوود لە بەرهەمی گەنم وەردەگیرێت بۆ بەرهەمە خۆراکیەکان هەمیش ئەو گەنمەی زیاد بوو لە سایلۆکان لە ڕێگای کەرتی تایبەتەوە لە جوتیاران دەکرێتەوە ئەمەش بە پاڵپشتی و کار ئاسانی حکومەتی هەرێمی کوردستان.